ئەم ئامارە مەترسیدارە ئاماژە بە چ دۆخێکی کارکردن نەکات لە کوردستان هۆکار چییە کە ئەم ڕێژە گەورەیە هەیە؟ بەداخەوە ساڵ بە ساڵ ئامارەکانی قوربانیانی شوێنی کار و دۆخی خەتەرناکی شوێنی کار زیاترە بێت. بەداخەوە لە کوردستان تاکو ئێستا حکوومەت و لایەنی بەرپرس لە مەسەلەی سەلامەتی کرێکاران خۆیان ناکەن بە خاوەنی قەزەی ئەوەی کە لە شوێنکارەکان لە ناوەندەکانی کارە مەسەلەی سەیفتی سەلامەتی بۆ کرێکاران هەبێت. تاکو ئێستا لە کوردستان حکوومەت کارێکی ئۆتۆی نەکردووە کە کۆمپانیاکان و خاوەنکارەکان و شوێنکارەکان ناچار کرێن بەوەی کە پێویستیەکانی خۆپارێزی بۆ کرێکاران دابینکەن و لە ڕێی یاساوە سزای ئەو کۆمپانیا و خاوەنکارانە بن کە لە ناوەندەکانی کارکردنیان و لە شوێنی کارکردنیان ئەم پێویستیانە بۆ کرێکاران دەستەبەر ناکەن. بەداخەوە بۆیە ساڵ بە ساڵەگە دیقەت بەی ئامارەکان ساڵی 2023 کە 73 کرێکار گیانی لە دەستداوە لە چاو ساڵی 2022 بەرەو هەڵکشانەچێت. ئەگەر بەم شێوەی ئێستا بڕوات و حکوومەتی هەرێم جۆرێک لە جۆرەکان چاودێریکی چڕ نەخاتە سەر کۆمپانیاکان ناوەندەکانی کارکردن ئەو شوێنانی شوێنی کارکردنی کرێکاران بۆ ئەوەی کە کۆمپانیاکان متەزەم کرێن بە دابینکردنی پێویستیەکانی سەلامەتی و خۆپارێزی بۆ کرێکاران و هەر ئاوە بە ئاسانی تێنەپەڕێکە لە شوێنێکدا کە ڕووداوێک ڕۆیات کۆمپانیاکان لێپرسینەوەیەکیان لێ نەکرێت بەداخەوە دڵنیا بن کە ئەم قوربانیانە زیاتر بەرەوەڵکشانەچێت. تاکو ئێستا حکوومەت خۆی بیانی چاودێریکی ئەوتۆی نییە و لێپرسینەوەیکی ئەوتۆی نییە لە کۆمپانیاکان بۆیە مامارە بەرەوەڵکشانەچێت. بەڵێ لە ئایندەدا دیارە تۆ لە قسەکانت باست کرد کە هیچ پرۆژێکیان نییە، بەڵام ئایا لە ئایندەدا لایەنی پەیوەندیدار و دەسەڵاتداران لە کوردستان هیچ پرۆژێکیان هەیە بە وەڵامدانەوە بەم کێشەیە؟ حتمما ئەوان ئیدعایەوەیانەیە کە لە ڕێی وەزارەتەکانیانەوە ئیدعایەوەکەن کە بوونی چەند لیژنەیەکیانەیە بە مەسەلەی سەیفتی و سەلامەتی و خۆپارێزی کرێکاران و ئەڵێ ئەوان ئەڵێن ئامار ڕاگەێنن بۆ نمونام ساڵ لە کۆتایی ساڵە ئاماریان ڕاگەیاندووە کە نزیکەی 900 ڕۆژەمان لە ساڵەکە بەسەر کردوێتەوە، بەڵام بەسەرکردنەوەکەی ئەوان زیاتر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە ئیدعای ئەمە ئاکا کە ئەم لیژنانەی هەیە و ئەگەڕێت، بەڵام لیژنەکانی ئەوان ناپرسنەوە لە مەسەلەی سەیفتی و سەلامەتی کرێکاران و مەسەلەی پێداویستەکانی خۆپارێزی کرێکاران. تەنها ئەوان کە خاڵێک بە دوواداچوونی بۆکەن مەسەلەی دەستەبەری کۆمەڵایەتیە. لە پارێزگای وەکو پارێزگای سلێمانی تەنها یەک لیژنەکە لە چوارچەوەی لیژناوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی هەیە و سندیکای کرێکاران ئەندامی هەیە چەند لایەنێکی مختەڵ لەو مەجالەیە ئەندامیان لەو لیژنەیەدا. ئەمانە جاروبار لێ پێچینەوە لە هەندێک کۆمپانیا و لە هەندێک خاوەنکارەکەن بۆ مەسەلەی سەیفتی سەلامەتی، بەڵام شارێکی ئاوا گەورە کە ئەم هەموو پرۆژەی تیاکرێت کە ئەم هەموو مەشروع و کارکردنەی تایە ناتوانێت لیژنەیەک دوو لیژنە و سێ لیژنە ناتوانێت تەختی شارێکی ئاوا گەورە ئەم هەموو پرۆژە و ناوچە پیشەسازی گەورانە ئەم هەموو کارگە و ئەم مەشروعانەی بە تایبەتی مەسەلەی بیناسازی و یەکەی نیشتەجێبوونەکان، یعنی ئەگەر لە سلێمانی دیقەت بین نزیکەی 40 پرۆژەی گەورەی ئاوا لە کارەکە هەر یەکی 500,000 کرێکارکاری پیاکەن، ئەم لیژنانە ناتوانن تەختی ئەمە بکەن. بۆیە ئەگەر حکوومەتی هەرێم خۆی ئیدعای ئەوەکە کە بە دوواداچوونەکەن، بەڵام بە دوواداچوونەکانیان تەنانەت تاکوێسە نایانتوانی و لە 105 پرۆژە و شوێنەکانی کارکردن ملزەمکەن بەوەی کە مەسەلەی پێویستی سەلامەتی بۆ کرێکاران دابین کرێت. بەڵێ باشە هاوڕێ شاباز، چارەسەر چییە یا بەمانایەتتر کرێکاران پێویستە خۆیان چی بکەن بۆ ئەوەی سەلامەتی شوێنی کار بۆ خۆیان دابین بکەن؟ حتمما چارەسەرەوەی بێ حکوومەتی هەرێمی کوردستان وە کرێکاران ئەبێ خۆیان بە جۆرە لە جۆرەکان خۆیان گوشار و فشار دروستکەن و خۆیان لە دەوری یەک کۆبنەوە و خۆیان ڕێکخراوکەن لە هەر شێوازێکی کە بۆیانە گونجێ دەستە کۆڵ گروپ کۆمەڵە دروستکردن بۆی فشار دروستکەن لەسەر دەوڵەت لایەنی بەرپرس بۆەوەی کە مەرجەکانی سەلامەتی چەپێنن بەسەر کۆمپانیاکان و حکوومەتیش جۆرێک لە جۆرەکان کەوێتە ژێر گوشارێکەوە هەسکا کە کرێکاران دەنگیان هەڵبڕیەوە لە بەرامبەر نەبوونی چۆنەڵی ژینگەیەکی ئارام بۆ کارکردن بۆیان.
ئەبێ کرێکاران خۆیان جوڵێک دەست پێکەن وە حکوومەتیش ناچار کرێ بەوەی کە لێکۆڵینەوەکە لە کۆمپانیاکان و لە ناوەندەکانی کارکردن و کۆمپانیاکان متەزەم کرێن بە دابینکردنی پێویستیەکانی کرێکاران و کرێکارانی ژوا بە ئاسانی من نەدەن بە هەموو جۆرە ئیشکردنێکە ئەچنە شوێن کارێک و لە شوێنێک کۆمپانیاگانەوێت دەست بەکارکەن ئەگەر ئەزانن مەسەلەی سەلامەتی ژیانیان دابینێ لەو شوێنە من نەدەن بەوەی کە دەست بەکار بن لەو شوێنە بێ لانی کەم ئەو شوێنە پێویستیەکانی خۆپارێزی دابین کرد بێ ڕێڕەوەکانی سەلامەتی دەستنیشان کرابێ و تیمی تایبەتی سەیفتی هەبێ کرێکاران لەناو پرۆژەکان کرێکاران ڕۆژانە دەوراتی تایبەتیان نەبێ و مەسەلەی وشیاریان پێ بدرێ لەسەر مەسەلەی خۆپارێزی سەلامەتی و لەسەر خەتەرناکی شوێنی دیاریکراوی خەتەرناک و لەسەر ئەو ڕووداوانەی کە ڕوێن چۆن فریاگوزاری سەرەتاییان بۆ بکرێ یعنی ئەبێ ئەم شتانە بسەپێنرێ بەسەر کۆمپانیاکان هەروە بە ئاسانی کۆمپانیاکان من نادەن بەداخەوە وەک گوتم تاکوێسەر لەوەی لە 5 کۆمپانیاکان و ناوەندەکانی کارکردن ئەو پەڕی لە 5 ملتزم یعنی هینیان کردو پێویستیەکانیان دابین کردو بۆ مەسەلەی خۆپارێزیۆمانە چونکە هەز کۆمپانیاکان و پرۆژەکان هەست بە فشارێ ناکەن لەلایەن دەوڵەتەوە حکومەت بۆی گرنگ نییە ژیانی کرێکاران و سەلامەتی کرێکاران و ئەوانە بۆیە بێ کرێکارانیش خۆیان لەو شوێنە درک بەوە بکەن لە شوێنێک کە ئەچنە ناوەندێکی کار و ئەچنە کۆمپانیاک و ئەچنە ناو پرۆژێکەوە پێشۆی دەست بەکار بن مەسەلەی خۆپارێزی خۆیان لێ بدەنەوە بزانن چەندێک مەسەلەی سەلامەتی ئەوان دابینە ژیانیان لە خەتەران نییە و ئەگەری ڕوودا و لەو شوێنە نییە وا بە ئاسانی یعنی نەچنە شوێنێکە دڵنیا بن لەوەی کە ئەگەری ڕووداوی زۆر تیا هەیە